بەڵێ چیە دیارە من لەگەڵ کەشناسی قسەم کردەوە بە پێ ئەو پێشبینانەی کە کەشناسی بە منیان وتووە ئەمڕۆ ئاسمان هەور و هەتاو دەبێت لە کاتژمێرەکانی شەودا هەور چرتر دەبێتەوە و لە سبێنەوە بارانبارین دەست پێ دەکات لە سلێمانی و بە تایبەتی لەوانەیە ینی بە پێ پێشبینەکانی کەشناسی لە شەوە بارانبارین بە تایبەتی لە ناوچە بەرزایەکان دەست پێ بکات و لە سبێنێشەوە بارانبارین دەست پێ دەکات هەتاوەکو ڕۆژی پێنجشەممە بەردەوام دەبێت و بارانبارینەکە ناو سنتەری شاریش دەگرێتەوە و ینی خێرایی باش زیاتر دەکات. تا ئێستا ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە سلێمانی بەم جۆرەیە کە 387 میلیم باران باریوە لە کاتێکە ساڵی ڕابردوو 526 میلیم باران باری بووە. تا ئەو ڕێژە بارانبارینەی کە ئەمساڵ هەیە کەمترە لە ساڵی ڕابردوو و تا ئێستا کەمتر باران باریوە و بەپێی ئەو پێشبینانەی کەشناسی لە دوای ڕۆژی پێنجشەممەوە تر ڕۆژی کەشوها وردە بەرەوە ئاسایی بوونەوە دەڕوات و پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە دەڕوات کە بۆ سبەینە نزمترین پلە 7 پلە دەبێت و بەرزترین پلە 12 پلە دەبێت بەپێی ئەو پێشبینانەی کە کەشناسی بە منیان وتووە و هەر لە دوانیوەڕۆی ئەمڕۆوە تر وردە کەشوها گۆڕانکاری بەسەردا دێت و وردە پلەکانی گەرما بەرەو نزمبوونەوە دەڕوات پێ ئەچێت لە ناوچە شاخاویەکان باران ببارێت بەڵام ئەمڕۆ سنتەری شارەکان ناگرێتەوە تەنها ئاسمانی ینی باوەڕ سلێمانی هەوری چرتر دەبێتەوە و ئەو هەور و هەتاوە وردە کەشوهاکەی دەگۆڕێت و تا سبێنێکە بارانبارین دەست پێ دەکات و پلەکانی گەرما نزم دەبێتەوە. بەڵێ کارزان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان.